بینەرانی ئازیز و خۆشەویست، جوانترین و گەرمترین سڵاوێمە بەڕێوەبەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ، تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیستان پێشکەش هیوادارم لە هەر چۆهان ساخ و سڵامەت بن. لە هەفتەیەکی تر و بەرنامەیەکی ترە لە خدمەتانام بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. لەم بەشە لە بەرنامە میزەگردێکمان تەشکیل داوە بە بەشداری هاوڕێیان ساڵحی سەرداری دەبیری کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست و هاوڕێ هومایونی گودازگار ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیست قسە و باسەکەین سەبارەت بە جەنایەتی جومهوری ئیسلامی کە لە شاریوەری ساڵی 1358 لە مەریوان و هەروەها لەم ئێتفاقاتەدا کە لە 58 و لە شاریوەرە ڕوویدا گیانبەختکردنی هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی تێمی بەرنامەکەمانە سەبارەت بەم ئێتفاقاتانەی ساڵی 58 و ئێتفاقاتی سیاسی کە لە مەریوانە ڕوویدا ئەم میزگردەمان تەشکیل داوە. هاوڕێیان بۆ ئیتمینان لەدان ئەگەر دەنگی منتان هەیە زۆر خۆشاتن بۆ ئەم بەرنامەی ئەو خەوتوی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ سڵام هەیە بۆ خۆت هاوڕێ عەبوو، بۆ هاوڕێ هوماین گودازگەر و بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ. فەرموو. زۆر سپاس. منیش ڕێز و سڵام هەیە بۆ خۆت و هاوڕێ ساڵح هەروەها بینەرانی خۆشەویست. زۆر سپاس بۆ ئێوە. سپاس. هاوڕێ ساڵحی سەرداری ئێوەڵین پرسیارە ماراستەی ئێوەکەم. هەروەکو کورت معرەفیم کرد کە ساڵی 58 بەیسان نیوەی دووەمی ساڵی 50 دەهەی 50 مرکزی تەحولاتێکی مهم بوو شاری مەریوان. پرسیارەکەمەوەیە بۆچی لەو وەختەدا و لەو کاتەدا شارێکی سکۆلەی وەک مەریوان ئەو نەمهم بوو و فەزای شار لە بەسا جۆرێ بوو لە دوای 46 ساڵ بە تایبەتی لە شاریوەرمانگە و مشەخەسەن لە تاریخی 3 تا 9 شاریوەر ئەگەر ئەو ئێتفاقاتە نەیکە مشەخەسەن ڕوویدا لە مەریوان و لە منتەقەکە لەو تاریخەدا و منزورم لە پرسیارەکەەوەی تاسیراتی جەنایەتی جومهوری ئیسلامی لە شاریوەری 58 کە ئێتفاقاتی دڵتەزین ڕوویدا لەلایەن جمهوری ئیسلامی و ئەو ئێتفاقاتانەی لە مەریوان و لە منتەقەکە ڕوویدا و مشەخەسەن لە 9 شاریوەرە هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی گیانی خۆی بەخت کرد. ئەگەر سەبارەت بەو ئێتفاقاتانە و ئەو تاریخە و ئەو دەورەیە باسی مەریوان و ئێتفاقاتە بکەی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ زۆر سپاسە دەکەم. فەرموو. زۆر سپاس. تەبعەن ئەم سوعالە فراکرێ لەسەری قسە و باسکەین، لەوە بەریش بە جۆرێک ئیشارەمان پێ کردووە و قسە و باس کراوە لەسەری ئەوە کە بۆچی مەریوان شارێکی بچوو کەوا خۆت ئیشارەت پێ کرد بوو بە مرکزێک مبارزاتی خەڵکی زۆر نەقش و دەور و ئەوانەی بوو لە کوردستان و بە دەرەجاتێ لە ئێرانە. بە نظر من تەنیا دەورانی دوای قیام نەبوو، بەڵکو بەلەوە بلەخەرە ئەو شارە خەڵکی کرێکار و زەحمەتکێش خەڵکێکی تریتیا بوو، ڕژیمی پاشایەتی زەڵموستەمی بوو، هێشتا پاژماوەی فئۆدالیزم و ئاغەوات و زاڵم و زۆردار هەر بوون و مبارزاتێک لەو شارە و ئەتراف ئەو شارە بوو بەرامبەر بە ڕژیمی پاشایەتی و بەتایبەت بە شوێن ئیسلاحات ئەرزی ساڵ 40 کات تەبەقەیەکی تازەی کاریگەر زهوری کردبوو، هاتووە سەحنە، هاتووە مەیان، بەشێ زۆریان مەجبور بوون کە زەیوزاریان لە دەستدا بوو چوبوون بۆ کرێکاری بۆ شارە گەورەکان. ئەم لە تاران، بەندەر عەباس، ئەهواز، ئابادان شارەکانی تر و تێکڵا و فەرهەنگێکی کاریگەری و ئەوانە بوون و گەڕانەوەیشیان بۆ جامعە و بۆ مەریوان. ئەمە بەنظر من تەسیری بوو لایەکترۆ کەسانێکی چەپ و کۆمۆنیست لەو جامعە بوون کە زۆر ئاگاهانە بۆ ئەوە تەرەفداری خەڵکی کرێکار و زەحمەتکێش بوون، چوبوونە ناو خەڵک بەتایبەت لە مەریوانە حرفەی معلمی شغلی معلمیان هەڵبژارد بوو. هەرم هاوڕێ هوماینەوە ئێستا بەشدارەیەکێ لەو کەسانە بوو و زۆر کەسی تر لە ڕەفەکانی ئێمە بۆ بچن خزمەتکەن بە خەڵکێکە دووچاری مەینەت و بەشخوراوی و فەقیری و
لەبار بێهداشت و هەموو ئاموز پەروەرش و هەموو ئەوانە بۆیە ئەو خەڵک جەماعەتە لەو کادرانەی ئەو سەردەمەی چەپ و کۆمونیست چوو بوون بە معلم و لەوێش تەسیریان بوو لە پێشبوردی مبارزاتی خەڵک لە ناوچەکە و ئەکرێ بنیام ئشارەکە بە چەند نمونەی وەکو مەسەڵەن نمونەی مبارزاتی خەڵکی داسێران، بێلو، سەرنژمار، ئەوانە هەموویانەوە دێهەتەکانی تر و مبارزاتی وا ناو شار مەریوانە بوو، معلمین ئەیان کرد، دانشاموزان ئەیان کرد بە ڕەهبەری بەعزێ لە معلمین و دەبیرانی ئەو وەختە من لەبیرمە لە مەریوانە واقعاً ساواک کارێکی کرد بوو، ڕئیس دەبیرستان و نازان بەعزێ لەو دەبیرانەی هاوردە بوو، زۆرن هاورو بۆ محەسڵەکان لیانەدان کوتەکیانەوەشان نازان بێ حرمەتیان پێکردن، هەمووانە لەوەیش مەجموعەیەک دەبیر و کەسی چەپ و کۆمونیست هاتنەوە لە مەریوانە مبارزەیان کرد عەلەی ئەم ئیجحافەوە ساواک و ساواکیەکان لە دەبیرستان و مەدارسە ئەیان کرد بەرامبەر بە دانشاموزان کە ئەوش خۆی داستانێکی هەیە کە محەسڵەکان ئامادە بوون بۆ بەرامبەرکێ لە مقابڵ ئەو دەبیرە ساواکیانە و بەشێ زۆریش کە دواییش بوون بە معلم لەو دیاتانە خەریک کار و زەحمەت و ئەوانە بوون، مەجموعەن ژیانێکی توودەیان هەڵبژارد بوو کە چووبوون ناو خەڵک و بوون چون شرکەتیان کردبوو لە مبارزادە و خەڵکە بەدەم ئەو خەڵکە ببوون بە جێگەی متمانە و ئیعتماد ئەو خەڵکە. هەر بۆیە لە مەریوانە ئیتفاقاتێکی زۆر مهم هێن بوو، ئیتفاق کەوت لە مەریوانە مبارزاتێکی زۆر مهم بوو، جونبشێکی توودەیی چەپ و ئازادی خوازانە بوو و فەزای شار و ئەتراف مەریوان بەدەست چەپەکان و کۆمونیستەکانە بوو، بۆیە تەوتەیان عەلەیان نەکرد، ئیرتجاع خەوانین نازانم زەمانشا دوای زەمانشا هەمووەمانە دەسیداوە دەستیەک مبارزاتێکی حاد لەو جامعە بەردەوام بوو، ڕوودەڕوو بوو و نەهایەتەن بلەخەرە تەشەکولگەرێ دروست بووە جملەیەکێتی جوتیاران، ستادێکی حەفازەت دروست بوو، جامعەی معلمان، جامعەی ژنان، یەکەتی کرێکاران، زۆرێ لەو تەشەکولانە بلەخەرە بە تایبەت دوای ڕووخانی ڕژیمیشا قەوامیان گرت، دەخاڵەتیانە کرد لە هەموو بابەتێکەوە، بۆیە بە جۆرێک شار بەدەست ئەو تەشەکولانەوە بوو یا ئەو کەسانەوە بوو، هەم ئەمنیەتی هەم اقتصادی هەم مەسایلی کۆمەڵایەتی و ئیجتماعی و ئەوانەی، بۆیە بە نەزەر من ئەو ئیتفاقاتە لە مەریوانە قۆمی جمهوری ئیسلامی سعی کرد ئەمە سەرکوتکە، حملەی کرد بە کوردستان، حملەی کرد بە مەریوان و حملەی کرد لە 26 موردادا و بەداخەوە هەروە کە تۆ ئیشارەت پێ کرد تەعای لە ڕفیقامان گیان بەخت کرد و ئەجۆم لە هاوڕێ فوادی مصفا سوڵتانی کە لە سوعالهای دوایە حتمەن ئیشارەی پێکەین. زۆر سپاس بۆ تەوضیحەکانت. بەڵێ هەروەکو خۆت ئیشارەت پێکردینە سەرەوەی اتفاقە دڵتەزێنەی کە لەو جەریانەدا و لەو تاریخەیە هاوڕێ فوادی مصطفا سوڵتانی گیانی خۆی لەدەستدا. دەگەڕێم وەلایەوە هاوڕێ هومایون، هەروەکو بۆ خۆت لە جەریانای دەبینین دوای 40 و چەند ساڵ لەلایەن زۆر جەریان و کەس و شەخصیەتە بازبینی و ئیرادگرتن لە سیاسەت و جوڵانەوە و تەحەڕوکاتی ئەو دەورانەی چەپ حتا لە بینی هەڵسوراوان لەگەڵ گوزەشتە زیاتر لەو 14 باس و لێکۆڵینەوە بە شکڵای جۆراوجۆر وجودی هەیە. حەزەکەم نەزەریەوە سەبارەت بەو اتفاقاتە، ئەو بازبینیانە، ئەو تەزیین نەزەرانە، ئەو بەرحاڵ بنەوەی حتا لەلایەن زۆر کەسەوە پەشیمانی لەو دەورانە و لەو هەڵسوراوی چەپ و کۆمۆنیستەکان دەبینرێ و دەبیسترێ. حەزەکەم لە زمانیەوە ببیستم بۆچی. هاوڕێ هومایون میکەکەت بەسراوە، دەنگت نییە. بەڵێ بەبخشە فەرموو. پێم وایە تەواوی ئەو تاریخە درەخشانەوە بەشێکی هاوڕێ ساڵح باسی کرد ئەگەڕێتەوە بۆ پێش قیامی 57 و هاتنە سەرکاری ڕژیمی جمهوری ئیسلامی، زۆرێک لە خەتی ئەسڵی ئەو تاکتیک و مبارزە و ئستراتێژیەوە ئێمە وەک چەپ و کۆمونیستەکان لە مەریوانە بوومان. من ئێستا باسی مەریوانەکەم، ئەگەرنا باقی شارەکان تریش هەر کەم و بێش تقریبەن وا بووە. بە نظر من ئیسە دوای 14 هەروەها قابل دفاع و بەرهەقە. ئێمە تەرەفداری خەڵکی کاریگەر و زەحمەتکێش بووین بەرامبەر بە ئاغاوات.
طرفداری خەڵکی فەقیر بووین بەرامبەر بە ملهوڕی ساواک بەرامبەر بە ملهوڕی ئەو وەختەی قیادەی موقت حزبی دموکراتی کوردستانی ئێسا عێراق و ناحەقیمان قبول ناکرد لەگەڵ خەڵک خەتێکە ئێمە بوومان دفاع لە کاریگەر و زەحمەتکێش بوو وەلێ تەنیا ئەوە نەبوو حتا سازماندان و هاندانیان بۆ ئەوە کە حەقی خۆیان بەرامبەر بە سەرمایەداران و ئەو کەسانی وا زڵمیان لێکردن بە ئیسلاح بسێنن لەلایەترەوە ئێمە مبارزەمان بۆ عەلەی ڕژیمی شا ڕژیمێکی فاشیستی فاسدی سەرکوتگەر کە یەک زەڕە ئازادی و منفەزی بۆ هەوای کێشانی سیاسی لە نێو جامعانە هێشت بووەوە و ئێمە لەگەڵ ئەوانە خەریک بووین لە مەدرسە و لە مەزرا و لە محەلی کار و لە کرێکاری ساختنا و کرێکاری ساختمانی و لە هەمە شوێنەکە خەریکین مبارزەمانە کرد دوای ئەویشە کە قیام هاتە بەرەوە اتفاقاتێکی گەورەکە لە مەریوانە ڕوویدا و ئەساسن بەدەستی چەپ و کۆمونیستەکانەوە بوو هەموو ئەوانەوە کوتارێک هەمویان قابل دفاعن دفاع لە شار بەرامبەر بە هێرشی مرتجعین و قیادەی موقت بەرامبەر بە جرایاناتی مەسهەبی و مەکتەب قورئان مفتیزادە هەموو ئەوانە قابل دفاعن کۆچی مەریوان قابل دفاع بە تەواوی ئەلبەت کەس دایسە نەیوتوە ئەوە ئەبوان نەکریایە خەڵق سەلاحی سپای پاسدارانی 23 تیر قابل دفاع ئێستا بەشێکی هەڵەگەڕێتەوە بۆ شامل ئەو سوعالا بێواتۆ باست کرد کەسانی هەن کە پەشیمانن لەوەوە پێیان وایە ئەشی ئەو کارە نەکرایە کە لە نظری ئێمەوە زۆر کارێکی باش و قاتع بوو کە توانی لە پاشەکشێکردن بە ارتجاع تا ماوەیەکە لێ ئەو منطقە تەسیری هەبێ کولەن ئەوانەی کە ئێمە وەکو چەپ و کۆمونیست لە ئەو زمانی قیاما کردمان بە نظر من شتێکی دروست ڕادیکال و لە جێ خۆی بووە تا ئێستا شکریە قابل دفاعی لێ بکەین بەڵام ئەمانە بێکەم و کوڕی نەبوون بەشێک لەم کەم و کوڕیانە هەر ڕەگەرێتەوە بۆ ئەوە کە جمهوری ئیسلامی بەڕاستی لە باری زەمانیەوە هیچ مەودایەکی نەدا کە کاری متەشەکل و کاری توودەی ڕێکخستنی خەڵک چ لە باری سیاسیەوە چ لە باری نظامیەوە ئێمە جۆرێ پەروەردەیکەین و بیگەینە حەس و حەدێت کە جنبشهای توودەیی بەرامبەر بە جمهوری ئیسلامی بێسێت فورەن بوو بە پێشمەرگایەتی فورەن بوو بە کاری مسلحانە کە دیارە بە تەنیا خۆی بەرامبەر بە جمهوری ئیسلامیەک ئابە هەمووی هێز و ئیمکاناتەوە قابل دەوام نەبوو و نێتوانی دەوام بێرێ شتێ ئەوە لە ئێرادەی ئێمانە بوو بەشێتر بەڵام کە وجودی ئەویش ئەوە بوو کە جوان ئێمە ئەلا ڕغمی ڕادیکالیزم و شور و شەوقێکە لە نێو چەپ و کۆمونیستەکانە بوو بەڵام بێتەجروبەیی یا کەم تەجروبەیی لەسەر و ڕووی ئەباری ئێمە قیامێکی واکە چەپەکان لە کوردستانە ڕەهبەری بکەن دا ئەو وەختە نەماندی بوو نەمانزانی بوو لە تاکتیک و فەرت و فێنی ئەوە کە خۆمان بپارێزین هێزەکەمان بپارێزین بۆ دوا ڕۆژ و بۆ بە ئیسلاح شەڕگەری گەورەتری سیاسی و نظامی لەگەڵ جمهوری ئیسلامی ئەوەمان ئەو نە چاوەڕۆ ناکرد زیاتر بە شور و شەوق و انقلابیگەری و لە خۆ مایەدانان و هەموو ئەوانەوە زیاتر ئێمە لە مەیدانا بووین و ئەوە بوو کە ئەگەر ئەو تەجربەمان وایە لەوانەیە کەم زەربمان خواردای ئەگەر تەجربەمان وایە لەوانەیە فواد شەهید نەبوایە ئەگەر تەجربەمان وایە لەوانەیە 9 نەفەر لە ڕۆڵەگەرێکە اتفاقاً جز و فعالترین کەسەکان و ئەو قشرە بوون و لە مەریوانە لە مەسایلی سیاسیان نەقشیان بوو ناکەوتنە بەردە جمهوری ئیسلامی و لە سێ شەهری وەرە لەلایەن خەڵخاڵی جەلادەوە بە ئیسلاح دەستگیر بکرێن لە یەک ئیستی بازڕەسیە هەمویان دەستگیر ناکریان و یان چتگەریکی تر هەموو ئەوانە ئەگەر ئێمە بەرحاڵ انقلابیونێکی باتەژرە ببووین ئەگەر چتگەرێترمان بە ئیسلاح لەنزەرا بگرایە ئەگەر مقدارێ ئەوە کاوەخۆ و لەسەر خۆ مقدارێ تماشامان کردایە ئەو شتەکە لە فوادا بوو بە نظر من لە زۆر کەسان نەبوو ئەکرێ دوای قسە لێ بکەین ئەو زەربەگرمانە شاید نەخوارد ئەگینا ئەوەی کە پەشیمانی هاتووە بەرەوە ئەوەی کە نەزر بگۆڕێت و ئەمانە زۆر تەبیعیە ئەوەی کە بە ئیسلاح بڵێت من ئیسەوا بیر ناکەمەوە وەکو جاران عەقیدەم بە فڵان شت نییە زۆر تەبیعیە بەلەخەرە مەسایلی ئیجتیماعی تێتە بەر و جەریان گەرێت تێتە بەر و بنیامەکانیش لەگەڵ یا ئەگۆڕێن لەگەڵ ئەو تەحوڵاتە بەڵام ئەگەر کەسێ ئەوانە ڕەت بکاتەوە بڵێ نەدەبووە ئاوا بکریایە نەدەبووە عەلەی ساواکی و شێخ و مەشایخی دەوروبەری شاری مەریوان مالکانی زۆر بوو عەلەیهی قیادەی موقەت عەلەیهی فڵان و ئەمانە نەدەبووە ئەم کارە بکرێ نەدەبووە
عليه ڕژیمی شا ئەو ئینسجامە بووایە و معلمین تەرەفداری مردمی زەحمەت کێشیان نەکردایە ئەوە ئیتر بە قەوڵەکەی خۆت ئێژینەوە ئێتر تێڕوانینە کە من وازانم ناحەقە لە نتیجە تەواوی ئەو کردەوە فعالیەتانەوە ئێمە لە ناوچەی مەریوانە بوومان وە لە بەشایە تریش کوردستانی شابوو کە لێرە جێ باس ئێمە نییە بە نەزەر من هەمووی قابل دفاعە و تا ئیمڕۆیش بە نەزەر من سەفێکی زۆر ڕۆشن لە چەپەکان هەر چەند ساڵانێکی زۆر بەسەر تەمەنیانە بە ئیسڵات تێپەڕبووە بە نەزەر من سەربەرزن بەوەکە هەر ئەو خەت و شوێنیان لە سەفی مردمی کاریگەر و زەحمەتکێش عەلەیهی زەڵم و زۆر چ ڕژیمی شا بێ چه خەوانین بێ و ئیسە چه جمهوری ئیسلامی بێگردە سەبەر و کۆڵیان نەدا. زۆر سپاس بۆ تۆزەحەکانە دەگەڕێمەوە لایەوە شاورێ هومایون. هەورە ساڵی سەرداری هەروەکو تێمی بەرنامەکەمان اختصاساوە بە شاریوەری 58 بەداخەوە لەو مانگەدا لەو ساڵەدا هاوڕێ فوادی مستەفا سوڵدانی لە نۆی شاریوەرە گیانی خۆی لە دەستدا و پرسیارەکە منەمە لەو دەورانەدا گیان لە دەستدانی هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی شۆکێکی گەورە بوو ئەگەر نەڵێن بە هەموو ئێران حەدێقەن بە جامعەی کوردستان و مشەخەسەن بە شاری مەریوان و منتەقەکە بەعنوان ئێوە بەعنوانێکی لە شاهێدانی نزیک و حتا بەنەوع شاید لەگەڵ خودی هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی شاهدی ئەو ئێتفاق و ڕوویدادانە و ئێتفاقانە کە لەو مانگەدا ڕوویدا بوون. ئێوە پرسیارەکەمەوە لە بۆ ئەو نەسڵەی کە بیانەوێ بە دوای ئیتلاعاتی دقیقا خەبەرای دەستی ئەوواڵ بە دوور لە ئێحساسات و ئەخلاقیات و ساختەجی باسکەن بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ چۆنیەتی ئەو ئێتفاقە و گیان لە دەستدانی هاوڕێ مستەفا سوڵتانی بۆ بینەرانی تەلەڤیزیۆنی پەرتۆ باسکەن زۆر مەمنونتانە بنفەرموو. بەڵێ دەربارەی کافوات زۆر قسە کراوە خۆ ئیسە بینێکە نەزرات متەفاوت هەز لە موردیۆ تعدادێک وەکو مصلحێکی ئیجتماعی چاوی لێیەکەن جەنبەگەلێکی مەسڵەن ێژن لەگەڵ فلانە مەلا ئاوا قسەی کرد لە فلانە ئاەتە ئاوای وت ئەگەر ئەو وایە ئتفاق 23 تیر نەکەوت ئەو چوزانم بنیامێ بوو ئەهل شەڕ و نازانم ئەمانە نەبوو بۆیە بە هەرحاڵ بەرزە من گەرەکیانە جۆرێک تەسویرێکتر بەرمەبنای بۆچوونی سیاسی ئیمرۆ خۆیان بەرمەبنای مەسلحەت سیاسی بزوتنەوەی خۆیان تەسویرێتر لە هاوڕێ فواد بن بەڵام هەرچێ کەسە ئەزانێ ئەوانە وا ئەو ساڵانە بوون وەزم لە من و هومایون و فرێ لە ڕفیقان ئەو وەختە بووین لەگەڵ کافوادا کارمانە کرد فعالیەتمانە کرد پێشمەرگە بووین تا ئەو وەختیش گیانی لە دەستدا بەداخەوە ئێمە لە 12 مانگ ئەو هاتۆ لە مەریوانە و داحاڵ ئەو فعالیەتیانەی کرد و بوو بە ڕەهبەر ئەو بزوتنەوە نەتەنیا لە مەریوانە بەڵکو لە ئێرانە و ئەو کارە عەزیمانەی سازماندا کاک فواد ئەڵبەتە بە هاوکاری تعدادێک زۆر لە ڕفیقان و جێی خۆیەسی یادێ بکەم لە هاوڕێ عەتای ڕۆستەمی و تعدایەترە و کەسانەوە گیانیان بەخت کرد وەلێ کافواد بنیامێکی ڕەهبەر بوو سازماندە بوو مەسەڵان دروسە ئیدەی کۆچمەریوان لایەن کەسێکی ترۆ و کاک سەعید دارابی بە جۆرێک باسکرا و باتەوەجە بە تەجربەیەوە ساڵێ بەر لەوە دێحقانانی مەریوان کۆچیان کرد بوو مەسەن کافواد و کاعەتا فەوری ئەویان قۆستەوە و هەر ئەو شەوە مەسەن تەسلیم گیرا کە خەڵک هین بکە شار کۆچ بکە چۆڵکە لەبەر چی لەبەر ئەوە نەزەر کافواد و ئەکسەر ڕفیقان ئەوە بوو کە ئەمە شەڕێکی زوودڕەسە بە تایبەت دوای 23 تیر جمهوری ئیسلامی ئەوێ خۆی تەحمیلکە بێت شار مەریوان داگیرکە ستاد و شۆراکان و بنکەها و تەشەکولای تودەی وا دروست بوون و خەریک بوون کار و فعالیەت خۆیانە کرد لە بین بە بۆیە هادووتی ئێمە حەمڵەکەین ئەوە هاوڕێ هوماین باسیەکە دروسە ئێمە کەم تەجە بووین بەڵام بەنظر من لاعقل لە مورد ئەو تەسلیمە لە مورد کۆچمەریوانۆ دنیایەک بەنظر من لە تاکتیک و لێهاتووی و بەدەربەسی تیابوو بۆ بەرگری لە شەڕێکی زوودڕەس چون ئێمە واقعان دروسە جەماعەتێ بووین چەکمان بوو یا خەڵکێ مسلح بوو لێ دەرەقەت جمهوریەک ئیسلامی ئاوەها نەهات
کە ئەو هەموو ئیمکانەی تیبوو غێرز ئەوە جەماعەتی مفتیزاوە مەکتەب قورئان و قیادەی مەوەقەت و ئرتجاع و کۆنەپەرستی لە مەریوان هەمووی لەگەڵیا بوو وە غێرز ئەوە بەشێک زۆر لە خەڵک ئێران هێشتا تەوهمیان بوو بە جمهوری ئیسلامی بۆیە هەر وەختێ فەرمانەکەی دا خۆمێنی بە هەزاران کەس ڕویان کردە کوردستان و حمڵەیان پێکرد پیان وابوو لێەوە چن بۆ بەهشت و کلیلیان دا و پیان کە بێن بڕۆن دەڕێی کێوە قودسە و بچن بۆ بەهشت و فلان و فیسار کرد بۆیە عەلا ڕەغم کەم تەرجەبەی ئێمە بەڵام لای حاڵان نمونەگەلێکی ئاوا مەسەڵەن کەسێکی وەکو ئەفوادی مەسفا سوڵتانی یا مەسەڵەن ئەو ئینسانە عەقیدەی بووەوە ئێمە بەحث شۆرا و مەجمەع عمومی و دەخاڵەت خەڵک هەر ئیسەیش وماین ئیشارەی پێکرد قابل دفاع بۆمان هەر ئیسەیش یەژین ڕێگە هەر ئەوەسا ئەبێ خەڵک دەخاڵەتکەن وها بوو هەموو هەر چوار هەیەتەکەی جمهوری ئیسلامی وا هات بۆ مەیانی کۆچەکە و لەگەڵ نمایندگان شۆراوە ئەجن لە کافوادا قسەیانە کرد کافوات دوای کۆبوونەوەکە هات ناو خەڵکەی کۆ کردەوە ئەو 10,000 نەفەرەوە لەوێ بوو لەو مەیانە کۆیکردنەوەی و مردم ئیمڕۆ ئایەتوڵای شاقی وای وت ئیمڕۆ چەمران وای وت ئێمەش ئاوامان وت نەزەرتان چییە یانێ لە ئەو خەڵکە سوعالیە کرد پرسیاریە کرد ئەو خەڵکت دەخاڵەتیانە کرد بۆیە مەسەڵەن ئەوە کە عەقیدەی بوو بە ئەوە دەخاڵەتی خەڵک لە سەرنوشتی خۆیانە هەر بۆیە بەر لە ئەوە ئەنوا و ئەقسام تەشەکل دروست بوو خۆی کۆمەڵی دروست کرد بوو یەکێتی جوتیارەی لە مەریوانە دروست کرد بوو زۆر شتی تر یا بەرعەکس ئەوە وایەژن قاتع بوو بەرامبەر بە کۆنە پەرستان بەرعەکسەکەی لە مەقابڵ خەڵکی کرێکار و زەحمەتکێشە ئەو پەڕی مهرەبانی و دڵسۆزی و بە دەربەسبوون بوو بەڵام مەسەڵ باز لەوە ناکەن وەختە شەڕ خانەگای جوجو قۆمی وەختێ ئەو ئاغاواتە بە پشتیوانی مفتیزا سێ خانەوادیان دەرکرد وەکو ماڵ عەبەخانەگایی سەیفە خانەگایی وەستاحمۆ خانەگا دەریان کردن و هاتن بۆ لایەکی جوتیان کافوادە و هێزەیەکی جویانی بر بۆ ئەو دێ و ئەوەڵین نارنجێکیش خۆی خستیە ناو سەنگەرە و ئاغاواتە واگەیەکیان بوو ئەو تەقابکەن لە پێشمەرگەکان مەرزوو سەر لە مەقابڵ ئرتجاع و کۆنەپەرسیە قاتع بوو یا لەسەر مەسەڵەن چوزانم مەسەلەی ژن مەسەلەی بەرابەری ئینسانەکان مەسەلەی خەڵک کرێکار و زەحمەتکێش و ئەوانە بە دەربەس بوو کۆمۆنیست بوو مارکسیست بوو ئەو وەختە بە نظر من یەکێ لە مارکسیستترین ئینسانەکان جامعەی ئێران و کوردستان بوو بە هەر مەحدودیەتێکی بینشی ئەو بووی و ئێمە بوومان و زۆر کەس بوویان بۆیە وازانم لە دنیای عەمەڵا لە واقعە ڕەهبەرێکی بلا منازع بوو مەسەلەی خەڵک بوو تەلاشیە کرد سازمانیەدا خەڵکی ئامادە کرد و وەختی جمهوری ئیسلامی حتا وەکێکی دیجیتالی دروست کرد کە ئەسڵ کارەکەی لە مەریوانە بوو خۆ لەبەرەوە نەبوو تەنیا مقابڵە بکات لە مقابڵ ئاغاواتاوا گەرێکیان بوو زەویەکان بسێن لە ڕێعەتەکان دوایەوە جمهوری ئیسلامیات سەرکار بۆ بوو خەڵک ئامادەکە ئەو نەزەریەوە بوو کە جمهوری ئیسلامی دێری یازوو حەمڵەکە بە کوردستان دوو ڕێگە هەست یا تەسلیم یا مقاومەت و ئەو مەسەڵەن ئەوها بوو هەر بۆیە خۆش تا شار بەدەست خۆمانە بوو ئەوان چوبنە دەرەوەیەکەتی جوتیاران یا هێشتا شەڕ دەستی پێ نەکرد بوو نیروێکی نار تعدادی کنار و ئەژم بە شخص من 15 نەفەریان نرد بۆ منتەقەی بەناو گۆڕەمەر بۆ دەورەی فەرماندەهی بۆ ئامادە بێ ئەگەر جمهوری ئیسلامی حەمڵەی کرد بالاخره بتوانین دفاع بکەین و ئەو قاتعیتەوە ئەو بووی بەرامبەر بە حەمڵەی جمهوری ئیسلامی خەڵکە کورد دەربوتەیە ئازمایش ئانان کێبان میکارن توفان درەوە خواهند کرد هەمووی ئەو سەردەمە بووە فواد ڕەهبەریە کرد و بەداخەوە بە ئەسەر کەم تەجربەگی ئێمەەوە هەماین ئشارەی پێکرد وایە لە مواردێکە ئێمە کاکفواد و زۆر کەسترمان لە دەستدا زەربەماندی بەڵام بە هەرحاڵ ئێمە شەڕێکمان پێ تەحمێڵ بوو کە ئامادەگیمان نەبوو بۆی واقعەن تۆ خۆشت هاوڕێ عەبوو بووی هەمووی ئێمەمانان ئەو سەردەمە وەختمان نەبوو حتا بچین چوزان کتێب بخوێنینەوە دەورەیەکی نزامی ببینین شەڕێکی فلان بخوێنینەوە بۆیە 24 ساعتە خەریک ئەو مبارزە و بووە لە جامعەی کوردستانە بوو بۆیە ئەو مەجال و ئیمکانە کەم بوو بۆەوە ئێمە بتوانین خۆمان ئامادەترکەین و تەقابڵێکی زۆرترکەین هەرچەند دوای ماوەیەکی کەم
هەرو جنبشە اعتراضی تودەیە هاتۆ مەیان و شارەکان و فشاری ئەو بۆ جمهوری ئیسلامی واداری کرد کە خومێنی ئەوەڵجار زەهری خۆی لە 13 ئابانە بنۆشێ و ئاتەش بەس بکات. زۆر سوار بۆ تۆزاحەکان دێم وڵاتان هەروەمان لە ئیدامەی قسە باسەکانی هاوڕێ ساڵا کە فوکوس بوو لەسەر توانایی و لێهاتووەکان و کۆمۆنیزبوونی هاوڕێ فوادی مستەفا سوڵتانی ئێوەش خۆتان جوزی کەسانێ بوون کە لە نزیکەوە هاوڕێ فواتانە ناسیوە کاروبارتان لەگەڵ کردووە حەدێقە لەو ماوە کورتەیە کە بەداخەوە زمانێکی زۆری نەگرت دوای بەیسای انقلاب ومانە ژیانی لەدەستدا ئێوە لەگە قسە باسێکتان هەیە زیاتر لە سەبارەت بە خصوصیات و بەرجەسەجیە کە فوادی مستەفا سوڵتانی لەو دەورانەدا و لەو ماوە کەمەداوی ئێوە لەگە قسە باسێکتان هەیە فەرموو. بەڵێ حتمەن هەمان من پێم وایە ئێستا کە هەشتی کە چەند ڕۆژ نۆی شاری ورمان تێپەر کردووە و ئێمەی سەخەریکی یادی ڕابەرێکی ئەمەڵی و ئینقلابی وەکو کاک فواد ڕێز لێ ئەگرین ئەبێ بە نەزەر من حقایقەیەکە لە ئەو دەورانە بووە باسی بکەین ئەویش ئەوەیە کە ئەلاڕەغمی ئەوە کە فواد لە باری بیرکردنەوە چۆن بوو ئێستا کێشە لەسەر ئەوەیە کۆمونیست بوو یا کۆمونیست نەبوو لە سوورەتێکە بە تعبیری ئەو دەورانە کە چەپ و کۆمونیستی ئێمە زیاتر تەمایلاتی ماوەویستی بوو هەمومان بە ئەو مەعنا کۆمونیست بووین سوسیالیست بووین وەکو ئیمڕۆ نەبوو ئیمڕۆ بەرچاومان ڕۆشنترە بە 1001 دلایل تر کە ئەکرێ لە وەختێکە قسە و باسکەین بەڵام بە نەزەر من نقطە قووەتی فوادی مستەفا سوڵتانی لە بۆچوون و بیرکردنەوە و ئارمان و نازانم دوورنما و ئەمانەوە دەست پێ ناکات من نەزەر شخصیمە لە فعالیەتی مەیدانی لە نقطە قووەتگەرێکی عەزیم کە دوای ڕووخانی زمانی شا تواشای دەوروبەری خۆی کرد دوای ئەوە کە لە زیندانی هاتە سەدەرەوە ئەوە با بمێنێ لە ئەو زیندانی شا هەر ئەو خصوصیەتە بەرجەستەیە بوو و کاری ڕێکخستن بوو کاری سازماندانی زیندانی بوو کاری ئەوە بوو کە ئەوانەی کە بە هەر حاڵ بەخۆیان ئەڵێن چەپ یەک دەنگیان بێت بۆ ئەوە هێزێکیان بێ بۆ ئەوە کە حەقێک بسێنن لە زیندانبان یا لە دەوڵەتی شا ئەوە با بمێنێ بەڵام دوای ئەوە کە هاتە دەرەوە تواشای دەوروبەری خۆی کرد دی هیچی بەدڵ نییە هیچی بەدڵ نییە ئەو خۆڕۆشەوە لە سەراسەر ئێرانە ئەلەیهی ڕژیمی شا هەست ئەو شعارە ڕادیکاڵانەوە لە سەراسەری ئێرانە ئادریە بە تایبەت لە کوردستانە ئەو شۆڕشە ئینقلابیە کەسێ نییە کە ڕاسەکەی بەدەسەوە بگرێ کەسێ نییە کە فەرمانی پێبا وەختێ تماشای ڕەفیقەکان خۆی ئەو کەسانەی وا هاو ڕەزم هاو مەحفەل یا هاوەرچی بوون کە لە گوزشتا نین لە ئەو باغا نین لەو فەزا هێشتا نین لە ئەو ئەوزا و ئەحواڵە بە نەزەر من فواد بە تەنیا خۆی بە قەوڵی ئەوام ئەڵێ ئەوزا و ئەحواڵ و سەری سیاسی کۆمەڵی جەمع کرد کە ناوی کۆمەڵە نەبوو هێشتا جەمی کردو سخۆرمەیەکی لێدان وتی خەریک چین خۆ دنیا خەریکە ئەوە ئەیبا ئەشی ئێمە کارێ بکەین ئەمە نقطە قووەتی ئەوەڵە بە نەزەر من تەعین کوردنەوە بووە معلوم نییە ئەگەر فواد ئەزانم فوادیش نەبووە هەر کارێک ئەکریا بەڵام ئایا ئاو بەو دەسو بردە ئەکریا ئایا ئابەو جۆرە ئەکریا کە هەنگاو بە هەنگاو لە مەهابادەوە هەتا مەریوان کردی ئەوە کە ئێمە لەگەڵیا بووین چەند خصوصیاتی زۆر بەرجەستەی بوو یەکێک ئەوە زۆر توودەی بوو گوێ ئەگەر بۆ ڕای خەڵک بزانێ ئەوزا و ئەحواڵ چۆنە لەباری توودەیەوە مردم ئامادەن ئەو کارە بکەن یا نەیکەن ئەگەر ئامادە نەبووین کاری بۆ ئەکرد شتێتری کە بوو بە نەزەر من زۆر ڕۆشنبیر بوو خۆی و منتەقد بوو لە ئەوزا و ئەحواڵی دەوروبەری خۆی لە ئەو کەسانە کە ئەو ئینتزاری لێ بوو هەر وەکو ئەو ڕەهبەر بن وەلێ متەئەسفانە دوای چەندەها ڕژیمی فاشیستی ئیشا و ئەلاڕەغمی هاتنەمەیانی ئینقلاب هێشتا ئەو جۆرە کە شاید و باید خەبەریان نەبوو بووەوە ئەو خەبەری بوو بووەوە هەر لە زیندانە و دەسی پێکردو ئەبێ کارێ بکەن ئەبێ لە کوردستانە ڕەهبەریە بگریە بەدەسەوە ئەبێ لە کوردستانە جەناحی چەپ بۆ خۆی تارێخێ بۆ خۆی بنووسێ من ئەڵێم ئەو گەریکی بوو چەپ کارێکە ئەگینا ڕەوایەتی جەماعەتی ئەوەیە کە ئەم ئیدامەی قازی محەممەد دێ ئەڕۆی بۆ ناو حزب دموکرات بۆچی ئیتر کۆمەڵی دروستە کرد
وەختێ ڕەفیقەکانی گشتی خەوتبوون یان نیوە خەوبوون ئەچوو بۆ ناو حزب دموکرات بەڵام وانە بوو فواد چەپ بوو هیچ کەسێ لێی نەبیست من بۆ فدراسیۆن بۆ فدرالیزم لە کوردستانە مبارزاکەم حتا هیچ کە لێ نەبێژە من بۆ خودمختاری مبارزاکەم وەلێ ئەمیقەن بەوە کە لە کوردستانە هەڵاواردنی ملی هەیە عەقیدەی بوو کە ئەبێ بگرێت بەڵام کۆمونیست بوو بەڵام تەرەفداری کاریگەر و زەحمەتکێش بوو سازماندەری خەڵکی هەژار بوو من لە شوێنێتری چاوتومە ئەگەر فواد مستەفا سڵتانی لە جنوبی ئێران لە خوزستان و لە ئەهواز و لە باقی شارەکانی ترا بووە ماتریاڵی بەردەسی کاریگەرانی نفت و فولاد ئەبوو بە نەزەر من لە جیای ئەتحادیە دێخانان ئەتحادیە کاریگەرانی ئەوانی دروستە کرد من نەزەرم وایە وەها نەبوو ئەو چونکە عاشقی ئەوە بوو کە لە کوردستانە کارێکاچوو یەکێتی جوتیارانی دروست کرد ماتریالە ئینسانیەکەی بەردەستی هەر ئەوە بوو و بە دروست چووە پاڵ متەشەکلکردنی گشتی ئەوانە تاکتیکێتر بۆ قسەکانم هین نەبێتەوە من زۆر نقطە قوتم هەیە بازم بێژم ئەویش ئەوەیە کە تێ ئەکۆشا بۆ ئەوە کە دەرگیری زوودڕەس و نالازم لە بین چەپ و باقی ئەحزابی جەرانەتی ترانەیەتە بەرەوە نە ئینچێ سازشکار بێت من بارها لێم بیست ئەوت ئەبێ ئەگەر حزبی دموکراتیش ئاوا بەرخوردەکە ئێمە سعیکەین بیخەینە دواوە لەگەڵ یا شاخ بە شاخ بوون ئەبێ خونسایکەین و کارەکانی و بەعزە شتگەرەتری بوو کە لەو دەورانە کەم کەس بووی ئەویش ماندووی نەناسی حاضر بوو بە پا لە مەریوانەوە بڕۆ بۆ بانە هەروە کە ڕۆیشت و متەئەسفانە تیاچوو ئەم شار و ئەو شارکە شەو نخوێنی کێشێ بە عکسەکانیا بە تایبەت دیارە بۆ ئەوە ئەو شتەوا گەرەکیە یانێ سازماندەیی و متەشەکلکردنی ئەو قیامە لە کوردستانە کە ڕادیکال بوو کە بنکەی بوو کە ئەو هەمووە خەڵکە خەریک بوون شەو ڕۆژ لەواقع حاکمیاتیان ئەکرد گەریکی بۆ ئەوە بگەێنێ بە جێگەیە وادا من ئەڵێم ئەمە فاصلێ بوو لە ئەو دەورانە لەگەڵ هەموو کەسێکە انقلابیەکی ماندووی نەناس کە نقطە سەقلی دانابوو سەر سازماندەهەیەکردن خەڵکو و توودەهای زەحمەتکێش و ڕەوشنبیر وەک ساڵحی شوتی حەل خومینی لە پاریسا بوو ئەیوت ئەم جمهوری ئیسلامیە لەشکرکێشیەکە بۆ کوردستان ئەشێ ئامادەبین ئامادەبینیش واقعەن حەل فقط منزوری ئەوە نەبوو چەک هەڵگرین منزوری ڕێخستن بوو منزوری هەموو ئەوانە بوو لەبەر خاطر ئەوە شەڕ لەگەڵ حتا بەشێک لە مەزهەبیەکان ئەیوت بازوود ڕست نەبێت لەبەر خات باوە خۆمان قەویکەین لەبەر حزب دموکرات نازانم شەڕە شاخێکی بازم با زوور ڕست نەبێت لەبەرەوە کە خۆمان ڕێخین ئەمە ئەو خصوصیاتەیە من بازم لەم مەوردە و قسەم هەیە بەڵام وا دیارە کاتی بەرنامەکەی ئەوە ئیجازەم پێ نادا وازانم بازە خصوصیاتێکی بوو کە ئەمە لە گشتی مهمتر من حەزەکەم بە یەک شت ئیشارە بکەم لە ئاخر قسەکانمان فواد بە شدت مخالف قیادەی موقتی ئەو دەورانە بوو کە ئێستا حزبی بارزانانی و حاکمیەتەکە بە شدت من بۆ تاریخ ئەمە ێژم ئەوانە وا وازانن لە هەیئەتی نمایندەگی خەڵکی کووردا عیب بوو ئەگەر کافواد دوتبێتی باناو قیادەی تیابێ ئەبێ لە ئێران بچێتە دەرەوە بەنەزەر من جزو ئەو پەشیمانانن من سەینەوە وازانم کافواد ئەو کاریە کردەوە ئەوە جزو نقطە قووەتیەسی ئەم سەینەوەی خۆمە پشت بەستنە بە یەک دانە مشاهدەی عینی کە خۆم وەکو هومایون تیا بووم لە زمانێکا کە مامۆستا شێخ عەزەدین هات بۆ مەریوان لەسەر بان ماڵ شێخ ئەلیسلام مەریوان سوڕانی ئەکرد لە سێڕای بایەوە من و موسای شێخ ئەلیسلامی لە شوێنە وێسا بووین کاک فواد و دوو نەفەر تریش لەولا وێسا بوون کابرایەک هات بە من و موسای وتی کاک فواد کامەیە دانێ ئاوڕکۆت ئەمریکایی لەبەریا بوو و سەرڕوت هیچ شێوەسەریەوە نەبوو وتوان بۆچیتە وتی کارم پێیە وتمان ئەوەیە کافر بڕمان لای کافر بەوانە کاری کردە وتی کاری چییە کاکی گیان وتی من لەو دیوە هاتووم لەناو پێشمەرگەی هینەوە مەلایەوە گەرەکمانە پەیوەندیتان پێوەکەین وتی کاکی گیان تۆ ئێوە گەرەکتان نییە پەیوەندیکەن لەگەڵ ئێمە ئێوە بڕۆن لە شۆڕشی ئەو دیوە بەشداری بکەن ئێمە پەیوەندی ئێوەمان گەرەک نییە ئەوە تەنیا قسەی نەبوو لە دەیان مۆردی ترا بە دروست لەسەر خەیانەتی ئەو وەختەی قیادەی موقت کە هاوکاری شا بوو دوای بوو بە هاوکاری جمهوری ئیسلامی مەوزەعی بوو و من هیچ بە بەعیدی نازانم لە نێو ئەو قەتنامەی شەشمادەیە مەسەلەی قیادە موقت ئەو ئیشارەی پێکردێ ئەوە نقطە قووەتیەسی ئێستا متەئەسفانە 99% لەوانە بە کەسوکاریەوە بگرێت تا هەوادارانیان و تەواو ئەمانەوە بە ناو کۆمەڵۆ هینەکەن ئەڵێن ئەوە کافواد نەبووە لەبەر خاترەوە ئیسە دەستیانها لە ناو سفرەی حزبی بارزانیە
لە نەتیجە ئەمانە حقایقێکن بێ لە وردی کافوادە و باس کردیە بە نەزەر من پڕیە لە نقطە قووەت لە ئەم وەختا نای بەمە ئاسمان نە ئەیکەین بە ئەستورە کە بەعزە کەسی ئەڵبەتە خەریکن ئەیکەن نە ئەیکەین بە ئەوە هەرتاوێ پەرچەمێ بێ بەدەستیەوە بەڵام واقعیاتەکان ئەبێ باس بکەن لەوانەیە من نازانم دوای ئەتوانی ئەگەر وەختت بۆ قسە بکەین لەسەر بازە پێشگووی هەیەک و ئەمانە حالەتی معەنی بهین خۆیە ئەبێ هەر ئەو جۆرە بوو باسیکەی نەفرەتر و نەکەمتر زۆر سپاگۆ تەوداهەکانت دیارە دینە سەرەوەی کە بەرحاڵ ئەلان لە زۆر دیدگا و جەریان و شخصیت و ئەحزاب و مانە جایگا و نەخشی کاکفواد چۆن هەڵدەسەنگێنرێت دینە سەرەوە باسە هاوڕێ ساڵی سەرداری پرسیارەکەم لە ئێوە ئەوە دەباتەوە جێبەوەی کە ئەلان فوکوت بووینتە سەر شخصیت و کاراکتەری هاوڕێ فوادی مستەفا سوڵزانی پرسیارەکەم لە ئێوە ئەوەدا چ ضرورەتێک لەم شەرایەتە دوای 40 چەند ساڵ ئیجاب دەکا کە یاد و خاترە و فعالیەتی ڕەفیق فوادی مستەفا سوڵتانی ڕێزێ بگرین بەتایبەت بۆ ئەو نەسلەی کە لەو تاریخا بەشدار نەبووە لەو واقعەیە بەشدار نەبوو ئاگادار نەبووە بەڵامەکەوێتە بەرحاڵ قەزاوەتی زۆر شخصیت و جەریان و کەسانێکە ئەسڵەن واقعیەتەکان بەیان ناکەن بۆ ئەو نەسلە ئێوە گەر زۆرتر فوکوت بنە سەرەوەی کە نەخش و جایگای فوادی مستەفا سوڵتانی لەو ماوەکەمەدا کە بەرحاڵ گیانی لە دەستدا ئێوە قسەواسان زۆرتر بۆ ئەو نەسلەی کە ئاگادارنیەت چییە فەرموو من بەر لە هەموو شتێک بڵێم ئەویژەوە بە نظر من ئێمە کۆمونیستەکان و چەپەکانی ئەو سەردەمە بە نسبەت ئەوە کە دفاعکەین لە کافواد کەم کردومانە هەر بۆیە ئەمەی فەزای داوە بە کەسانێکی تر وا ئیمڕۆ بە نەف خۆیان کافواد جۆرێکتر غەیرە واقعی نیشان بدەن غەدری لێ بکەن و تەسویرەتر لە کافواد بن کە مطلقاً وانە بۆیە جیا لەوە کە نەقش و دەوری ئەو ئینسانە گەورە بە نظر من ئێمەمانان دەبێ نیشانی بدەین بۆ ئەوە جامعەی ئێران لە جواب سوالەکەیتەوە ها لە وەزعیەتێکی تایبەتە ئاڵوگۆڕ لە منتەقەکە هەیە مبارزاتێکی زۆر وەسیع هەیە هەر ئیسەیش شارەکان کوردستان و بە تایبەت شار مەریوان بە نظر من فعالیت گەلێک ئەکەن کە هێشتا ئولگوی ئەو نوعە لە فعالیەتەوە لە ئەو دەورا کۆمونیستەکان بە ڕێبەری کاکفواد کردیان ئەوە کە مەسەڵان جنبشهای توودەیی تەکیە لەسەر خەڵک ئەمانە هەمووی ئەوە ئەلعان بینی تۆ ئەنوا و ئەقسام نەهاد و تەشکیلات دروست بووە چوزانم ئیمام جمعە و خامنەیی یەژن دووچەرخەسواری بۆ ژن مەمنوعە سەدان ژن چوارشەمەکان سوات دووچەرخە بنەچن بۆ زرێبار یا نازانم هەر کارێک وا جمهوری ئیسلامی ئەیکا و کۆنەپەرستان ئەیکەن خەڵک لە مقابلیانە ئەوێسن دفاع لە محیط زیست بەرابەری ژن و پیا و عەلەی ئیعدام تەزاهورات نازانم ئەوە کە ژنێک ئەکوژرێ خەڵک ئەچن بەرماڵەکەی کابرای قاتڵ ئەوە کە ئەترازەکەن بە هەموو دابوو نەریتی کۆنەپەرستانە بە نظر من هێشتا متەئەسرە لەو ئەوزاع و ئەحواڵەی ئەو سەردەمە کە ئەمە بەرزە من لە کوردستانە و بەتایبەت لە مەریوانە بۆ بە سنەتێک ئەو چل و چەند ساڵە دروستە چل و چەند ساڵ لەمە بەربووە بەڵام هێستا بە نظر من زۆر کەس مراجعەکەنەوە بەو ئەوزاع و ئەحواڵەوە بەتای بەشە توودەیەکەی خۆ وەختەنیا بەشە مسلحانەکەیشی بوو بەڵام واقعاً ئیسا ئەو جنبشە ئەو پێشڕاستی کردووە خەریکن ئەو بەشەوە جنبشتی توودەی ئێعترازی مەدەنی شاری خەڵکی ئینەکەن تۆ مەسڵەن تماشاکەی نمونەی دەیەک لە ئەتراف مەریوانە چەندێ پاک و تەمیز خەڵکی خۆیان نگای تێرن نازانم حاجی لەقلق ئەچێ بۆ سەرسێر وەختی ئەگەڕێتەوە ئەنواوە قسام هێلانیان بۆ دروست کرد و نایڵ کەس تەقیان لێ بکە لەو بەروانە بوو هەمیشە پڕی بوو لە ڕاوچی ئەتراف مەریوان گرەکمەوە بێژم ئەو نەوعە لە دابوونەریت و سنەتی چەپ و کۆمونیستەکان ئەو سەردەمە هەر هەست بۆیە بەڵام بەتایبەت بە نظر من ئێستا بۆ ئەم نەسڵەت جواب سوالەکەیتەوە ئەوەسە کە ئەو ئەوزاحواڵە بناسن بزان چی گوزەراوە نەخش و دەور چەپ و کۆمونیستەکان چی بووە ئەلئان ڕەوتێ ڕێکەوتووە جنبشێک ڕێکەوتووە عەلەی چەپ لە جامعەی کوردستانە
باتەوەجە بە ئەوزا ئەحواڵ، باتەوەجە بە حزب جمهوری ئیسلامی، باتەوەجە بە قودرەت گەیشتن و حاکمیت ناسیۆنالیزم لە کوردستان عێراقا خەریکن بێژن کە چەپگەرایی و کۆمونیزمون و ئەوانە بێفایدەست ئەسڵ نەبووە فەرامۆشیکەن. بۆیە من ئەم نەسڵەت دەبێ ئەوە بزانێ، بۆیە یەژین کافواد و کۆمونیستەکانی ئەو سەردەمە کارێکیان کرد کە ئەم خەڵکە ئەم نەسڵ جوانەشی ئەو تاریخی نەسڵ قبلس خۆیان و سێ نەسڵ قبلس خۆیان بناسن، لە دەستکەوتەکانیان دەرس و تەجربە وەرگرن، لە ژیانە بەکاری بێنن، لە مبارزاتە بەکاری بێنن، عەرزم کردن خۆ بێکاردا نەنیشتون وهای ژنیە فەرامۆش کرابێ، عەرزم کردن کە مەسەڵەن خەریکن لەو ئولگوانە دەرس وەرەگرن، بەکاری تێرن، ئەنوا و ئەقسام نەهات، بەڵام بەنظر من هێشتا ناکافیە. بۆیە هەر ئینسانێکی ئازادی خواز و چەپ و کۆمونیست گەرەیکێ لەو جامعە کارێک سازمان بە بەردە بنێتە سەر بەر تەغیرێ مثبەت بە نەف خەڵک بەوجود بێرێ. بەنظر من تاریخ کەسانێ وەکو فواد و ئەو ڕفێقانە ئەوانە بەنظرشی حتمەن بزانن لە دەرس و ئەزمونونەکانیان کەڵگوەر بگرن و بە تایبەت ئەو شتانەوە هوماین وتی لە مور شخصیت کافوادۆ ئەوە قاتع بوو، نازانم بە مانووی نەناس بوو، بە هەموو شتێک کاری بوو، بە سازماندەهی بە تاکتیک تەقابل لەگەڵ زۆردار و زاڵم و جمهوری ئیسلامی و کێوکیا گشت ئەمانە بە نظر من ئەگەر ئاوڕێ لەو سەردەمە و ئەو وەزیێتە بدرێتۆ ئەو دەرس و تەجربانە ئەبێ بێ بەین لەگەڵ وەزعیەتێک وا ئیمڕۆ هاتەوە تەبعەن وەزعیەتە سیاسیکە خەوەکە ئەو دەورە نییە، هەچێشتە تەغیریکەوە، بەڵام شتە ئەسڵیەکانی تاکتیکە مبارزاتەکەی بێوچان مبارزە عەلەیە زوڵم و زۆر هەر کەماکان تا یاد قابل دفاعە. بۆیە لەگەڵ وەزعیەتی ئیمڕۆ تەطبیق بدرێ و فعالیەتی بۆ بکرێت لە داهاتووە کە بەرەی چەپ و کۆمونیست لەو جامعە هەرچێ زۆرتر و سیعتر بنەوە دەخاڵەتکەن لە داهاتوو ژیان و سەرنوشتی خۆیانە. زۆر سپاس بۆ تەوزیحەکانت هاوڕێ هوماینی گودازگەر. پرسیارەکەم لە ئێوە ئەوەیە کە کاک فواد چه ئەندازە چه دەرەجە لە دروستبوونی کۆمەڵە کە دوجار دوای مەرجی ئەو بە سوورەتێکی یا بەشکڵێکی زۆر کۆمەڵایەتی و ڕادیکاڵ لە مەقابل جمهوری ئیسلامی و مرتەزعێنە ڕاوەستا و نەخشی چەندێ نەخشی بوو لەم رابطەیە؟ من پێم وایە نەخشی زۆری بوو، نەخشی قاتعی بوو. دروستە دوایی کۆمەڵە بوو بە جەریانێکی زۆر گەورەتر و بوو بە جەریانێکی ئینقلابی کە لە کوردستانە پایگای توودەی وەسیعی بوو و شەڕێکی مسلحانەی فراوانی عەلەی جمهوری ئیسلامی بوو بە ئەبزارێتر. بەڵام بە نەزەر من لە چەندی شوێنی کوردستانە، لە سنە، لە سەقز و لە مەهاباد و لە مەریوان ئەو ماتریالە ئینسانیانەوە دواتر هاتنە ناو کۆمەڵەوە و کۆمەڵەیان بە نەزەر من کرد بە کۆمەڵە بەشێکی مربوطە بێتەوە بە فعالیەتێکی ئەو بەداخەوە ماوە کورتە کە کافواد ئەو یان زەمانە وا کافواد بەداخەوە هەر ئونە مەودای بوو فعالیەتکە لە کوردستانە هەڵەگرێتەوە بۆ ئەو ماوە. دروسە ئێمە فعالیەتی سیاسی یاوە هەر وەک ساڵح باسی کرد معلمین لە دێهات فڵان و ئەمانە هەر لە ئەوایلی داهەیە پەنجاوە لە مەریوانە بوو. ئێمە خۆمان گروێ بووین کە هەلدا ئەوەلی داهەیە پەنجاوە مبارزەمانە کرد، خۆشناو بووین، خەڵکی کاریگەر و زەحمەت کێش خۆشمانی گەرەک بوو، ساوات بانگمانی ئەکرد، قوتەکاریمانی ئەکرد، هەموو خەڵک ئەمانی ناسی مرتەجعین ناونیتکان بۆمان دەرئاورد، ئەوانە هەموو بوو. بەڵام لەو دەورەی ئینقلابا لەو دەورەی ساڵی 57 تا 58 کە کافواد لە ئەو شارانە خەریکی سازماندان و ڕێکخستن هەم کۆمەڵە بوو، هەم تەشەکولهای توودەیی بوو، هەم مەسلەی بنکەکان بوو، هەم لە مەریوان و لە باقی شارەکانە دەخاڵەتکردن لە ئەوانە و مەسلەی مەعەلمان بوو. لە ئەو چەند شارە لە ئەو چەند شوێنە بە نەزەر من نەخشی تەعین کنەندەی بوو بۆ ئەوە کە حرەکەتێک بۆ ڕابەریکردنی ئەو جوڵانەوە کە تازە کۆرپە بوو بخاتە ڕێ و ماتریالگەری ئینسانی وا دواتر
لەناو کۆمەڵا بوون بە ڕابەر، بوون بە مەسئول، بوون بە کومیتە مەرکەزی، بوون بە ڕاهبەری کۆمەڵە و ئەمانە بەنظر من تحتی تەسیری فعالیەتی ئەو کورتماوەی کافوار بوو. دلیلیشی ئەو بوو کە بنیامێکی بادەرایەت بوو، ئەیزانی کە بەرحاڵ ئەوە کە بە ئیسلاح ئەم سەهلنگاری و سسیە هەست ئەبێت جۆرهای بگۆزیێتەوە. ئەوە کە باسی لێ ئەکەن کە لە جریانی مزاکراتی هەیەتی جمهوری ئیسلامی بۆ سنە کەس خوێندگووی کۆمەڵا ئەبێ بە سدێقی کەمانگەر ئەو ئەڵێ ئیتر ئێمە ئەبێ بە ئەم چەکمانە ببینە حەمایە ئەو ئەبێ ببینە کەسێک وا لەبەر ئەمنیەتی و سدێق ئەپارێزێ بکەوینەتێکی ئەوە نیشانەی ئەوەسەکە بە دەرایەتەوە خەریک بووە بەرد لەسەر بەردانێ خشت لەسەر خشتدانێ متەسفانە کۆتا بوو ئەگەر نائێتوانی تەسیراتی زۆر زۆرتر بێت. من نایژم پێشگووی ئەەکەم وەک جەماعەتی وا ئیسەئەکەن وەک مەسهەبیەکان، بەڵام لە ئەو سەردەما ئەگەر ماوەی تری بەدەمەوە وایە لە ئەقل بە ئەو بۆچونەوە ئەو مدەتە بووی ئەتوانی تەسیر زیاتری بێ و هەر لەو ماوە کورتیچا کەمتر لە یەک مانگا بەداخەوە کە بوو بەنەزر من جێگە و شوێن و تەسیرگوزاری قاتعکۆی لەوا داناکە ڕابەری ئەو جەناحە چەپە یا ئەو شۆڕشە چەپە کە دوایی بە کۆمەڵەوە معروف بوو خۆی علەنی کردەوە بناغەکەیدا بمەرزێنێ و هەروەک لە ڕێگەیچیا تیاچ و گیانی بەخت کرد ئەو بۆ ئەوە چوو کە کارێکی گەورەتر لە کوردستانە بکە لە مەریوانەوە ڕۆشتەوە بۆ بانە. من پێم وابێت سوعالی دووەمی تۆ لە هاوڕێ ساڵا ئەوە بوو کە چۆنیەتی گیان بەختکردنی باس بکە باتەوە جوبەوە کە ئەو لە نزیکەوە شایەتیە و هەر لەو ڕێگەی شاتیاچوگەرێکی بوو کارێک گەورەتر کاری نظامیتر کارێت تاهاجمیتر چ لەباری نظامیەوە چ لەباری سیاسی و عەلەیە جمهوری ئیسلامی بکرێ. بەداخەوە ئەو مەرگ مەودای نەدا ئەو دەرگیریە هاتە بەرەوە کە ئەویش بۆ خۆی جێگای سوعال و پرسیارە کە بۆچی ئاوایە لێ هات و جنبشی ڕادیکال لە کوردستانە ئەو شانسەی نەبوو کە لە عەقل ماوەیەتر فواد بتوانێت تیا چالاک بێت. زۆر سپاس بۆ تۆزیحەکانتان هاوڕێیان وەختمان زۆر نەماوە ئەڵبەتە ئەڵێم چەندێکمان وەخت ماوە ئەم پرسیارەم لە هەردووکی ئێوەدا بە تەرتیب هاوڕێ ساڵە و دوایش هاوڕێ هومایون ئەبینین و ئەبیسرێت کە ڕەوایەتای جۆراوجۆر لەلایەن شەخسیەتە و کەسانی منفرد و جەریاناتی جۆراوجۆر و لە مەوردی کاراکتێر شەخسیەت توانایی لێهاتووی فوادی مستەفا سوڵتانی ئیزهار نەزەرەکەن، بەڵام شتێکە لە هەر ئیزهار نەزەرێکیانە کە غایبە ئەوە لە مطلقەن بەلای ئەوەیان ناسن فوادی مستەفا سوڵتانی یەک مارکسیست بوو، ئینسانێکی مارکسیست و چەپ و کۆمۆنیست بوو. لەم جەریانانەدا و لەم شەخصیاتانە کە دەبینین و دەبیسین ئەخیرەن تەلەڤیزیۆنی ئاریان تێوی کە 3 نەفەر لە بەئیسڵا تەلەڤیزیۆنەکە بەشدارن لەسەر نەخش و جایەگا و بۆچوون و فکر و توانایەکانی فوادی مستەفا سوڵتانی ئیزهار نەزەرەکەن تا دوێکە هیچ یەک لەم کەسانە مطلقەن نەیانەزانی فوادی مستەفا سوڵتانی چێرە چۆن بیرەکاتەوە توانایەکانی چی بووە نەخش و دەور و لێهاتوویەکانی چی بووە. بەڵام لەو قسە باسی ئەم کەسانەدا ئەو نە جایگا و توانایی و لێهاتووی مستەفا سوڵتانی تەنەزولەدەن کە دەیخەنە قاڵبی ئەوە کە گوایە خود مختاری تەڵەبێ بووە ڕەبتێدەن بە حکوومەتی قازی محەممەد و لەوەش خراپتر ئەو نەدێن سکۆلەیەکەن و ئێخلاقی و غەیرە مەسئولانە باس و شخصیەتی فوادی مستەفا سوڵتانیەکان ڕەبتێدەنەوە بە پژاک دەڵێن ئەسەر ئەگەر وا وایە ئەو جۆرەوان باسیکەن فوادی مستەفا سوڵتانی بمایان ئەن حتمەن یەکێ لە ڕابەرانی پژاک بوو. ئەگەر سوالەکەن لێوەوە لە ئەمە چەندێ واقعیە چەندێ سالمە چەندێ دروستە و ئەگەر فوادی مستەفا سوڵتانی خۆی لە مقابل ئەم پرۆپاگەندانەدا زیندوو بووایە و بیبیستایە بەرخوردی چۆن بوو؟ حەزەکەم لە زبانی ئەوە ببیستم فەرموو. منیش ئەو مساحەبەمە گوێدا ئەوە کە ئەڵێن ئەمە بە جۆرێ ڕەبتێنەوە بە حکوومەتی قازی محەممەد و جمهوری مەهاباد هەرچێ کەس ئەزانێت جمهوری مەهاباد ڕاهبەرەکەی بەدەست فئۆداڵەکانەوە بوو وەزیر و وەکێڵ و ئەوانەی هەمویان فئۆداڵ بوون. ئەمە قسەی ئیدعای من نییە هین
قاسملووە قسەکانت ببوورە پێقەتەکەم نەفەری 4 دقە زیاتر وەختمان نەماوە حتمما بەسەر چاو بەحث جمهوری مەهاباد و حکوومەتی مەهاباد دەکەن حکوومەتی مەهاباد قاسملووی هێژێ کە ڕەهبەریەکەی و وەزیر و وەکێڵی گشتیان فئۆداڵ بوون و خەڵکی بەژمەینەت و فەقیر و هەژار هیچ دەسەڵاتێک و دەخاڵەتێکیان لە حکوومەتی مەهابادا نەبوو بەڵام دروست بەرعکس فؤادی مسوا سوڵتانی عەلەی مرتەجعین عەلەی فئۆداڵەکان و بۆ دفاع لە جوتیار و خەڵکی زەحمەتکێش و قەرە یەکێتی جوتیانی دامەرزان کە کەوتە بەر ڕق و تووڕەیی مرتەجعین ئەنوا و ئەقسام تەوتەیان عەلەی دروست کرد حمڵیان کرد بە کاروانەکەی وەخت لای سەقزا جەماعەت مفتیزا و ئاغەوات و نازانم شەڕ کەرەفتوو پێکات دەیان نمونە بنیام ئەتوانێ بێژ دەرنەتیجە هیچ ڕەبتی نەبوو هەروە کە هوماین وتی ئەگەر وەها بواە خۆ ئەشوو بەناو حزب دموکرات ئەوە بە یەکی لە ڕەهبەران حزبی دموکرات نەچوو سازمانێکی تازە دروستکە بەو هەموو سەختی و هەراو بەزمەوە و هەچێ کە سەزانێ فواد مارکسیست بوو کۆمۆنیست بوو ئەمانە بەشێکیان وەختی ئێستا لە موردی و قسەکە نێژن ئەرێ کۆمۆنیست بوو لە جۆیەتر بوو نایژن جۆرەکەی چی ئەو وەختە مەسەلەی نەتەوایەتی لێ گەورەکەنەوە مەسەلەی نازانم مصلحێکی ئیجتماعی ئاوا قسەی کرد ئاوا ئیتراعیەکەی وا لێ کرد یعنی ئەو نەئەیەنە خوارەوە کە ئەسڵەن مطلقاً کۆمۆنیست نەبووە ناتوانن بێژن کۆمۆنیست نەبووە لەبەرەوە خۆی یەژێ ئەن ڕووز کە خورشیدە حزب کۆمۆنیستە ئیران بدرەخشت نازانم ئەمەیە بەرفا ئاخات ئەرێ ڕفەقا خورشیدرا بجنبانی یا نامەکەی ماجد سوڵتانی بۆ دایک و باوکی یا قسە و باسەکانی کافوات لە جەلساتێکاوە ئێمە حزورمان بوو ئەو دە 12 مانگە بابا گەر کۆمۆنیست و مارکسیست نەبووە لای ئەو چیمان دەکرد چین بۆ جێگەیەتر ئەچین ناو سازمایەتر ئەچین بۆ لای حزبی دموکرات دەمە جوابی مثبەتی بە پارتیەداوە معلومە بێڕەبترین شتەوە وەسڵیەکەنەوە بەین یا مەسەڵەن بە جۆرێ بە پژاوک و ئاپۆ و نازانم کێوکێ مطلقاً ئەمە هیچ ئەسڵ و ئەساسی نییە هەموو تاریخ ئەو ئینسانە و مبارزاتی و ئەوانە بۆ خەڵکی کرێکار و زەحمەتکێش بووە من لە بیرم بایەک نمونەقەی ناکات بێنمەوە چوینە ئاوایی نەسەڵێکێتی جوتیاران بووین پێشا شەڕ عەلەی جمهوری ئیسلامی حەمڵەی نەکرد و پێمان چوین وتمان ئەمەیەکێتی جوتیاران و یەکی هەڵسا قسەی کرد لە ئێمە خەڵکەکە گشتی دانیشت و وتیان جەماعەتێ زۆر هەڵسان وتیان دەستان خۆش بێ زۆر سوپاسان بکەین بەڵام ئێوەیشتان بۆ ئێمە نییە ئێمە زەویمان نییە ئێمە کرێکارین هەڵەسین ئەچین بۆ بەندەر عەباس و بۆ تاران و بۆ هین 80% ئاوەها بوو لەو دەیە هەڵسان ڕۆژ دواییە کارم نییە ئەنعکاسەکەی هەم ناو مزگەوت ناو خەڵکەکە هەم ناو پێشمەرگەکان هەرچوون پێشمەرگەکان هەم ڕەشایی و کرێکای تیا بوو هەم فەلای مرەفە هیچی تیا بوو بۆ بەیانە وتی کاخگیان ئەمەیتر ئەم ناوە ناخوایەکی جوتیان ئەشەوی کەم بێکەتی جوتیان و زەحمەت کێشانی مەریوان و هەورامان و وانە مەزمۆسە ئەم ئینسانە ئاوەها بوو بە هەموو هینە تەلاشیە کرد کە خەڵکی کرێکار و زەحمەتکێش و ئەوانە کۆبکاتۆ دەخاڵەتکەن لە هین خۆیانە وێ زۆر بەداخەوە هەر بە وسیلەی ئەو حواڵەوە هاتە بەرەوە ئێمە نەمانەزانی ئەو تەوتە ئەو شتەوە عەلەیهی کرا جمهوری ئیسلامی بە هێلیکۆپتەر و جاسوس و ئەنوا و ئەقسام شت هەست کە بنیام چون مستەنەدنیە ناتوانێت هیچ قەزاوەتێکە ئەم ڕەهبەرە گەورە مارکسیستەین بوو من با شتێک یەک ئاخینجون لە بێژم ئەو وەختە ئەو لە دەرەوە بوو چوونە دەرێکیشتیانە من واحد ناو شار بووم هەموو شەوێ وڵام بەسەر چاو هەموو شەوێک کەسێکیان ئەدا بە من ئەم برد بۆ پشگاگل بۆ لای ئەو کەسە هەر ڕۆژێک و یەکیان لە شیراز هات بوو یەکێ لە ئیسفانەوە ئەهات گشتی ڕەفیقی بوون مارکسیستا و چەپا و کۆمونیستای ئەو دەورە ارتباطاتێکی زۆر وەسیعیان و خوات کۆمونیست بوو خۆی بە کۆمونیست زانی بوو ئەوەش تێکۆشا و بەداخەوە گیانی بەخت کرد زۆر سپاس هاوڕێ هۆمان فەرموو 4 دقە 3 دقە زیاتر وەخت نەماوە بۆ تۆ فەرموو زۆر باشە منیش لە ئیدامەی قسەکان هاوڕێ ساڵح ئەوە بڵێم بە نەزەر من سوء ئیسفادەکردن لە شخصیەتگەر تاریخی و انقلابی تەنیا مختصی فواد نییە زۆر وەختی وا بووە ئایسە
ئەوەی وازدی کاریگەری ترین کەسە خەریکە ئەڵێ هین فاکت لە نین تێرێتەوە لە مارکس تێرێتەوە لە لەنینی ژە لینین وای وتە تەنانە باز بینێ بورژوازی ئێوت تەبەقەی کارگەر یە کۆمونیستەکە ناوێت بۆ قدرێت تێ بکۆشن مارکس وتی نابێت بۆ قدرێت تێ بکۆشن منزورم ئەوەیە کە ئەمە تەنیا فواد نییە کە ئاوا مسادرە بووەوە سوء ئیسفادەی لێ ئەکرێ بەنظر من ئایسە تواشاکە لە نێو بێژگە لە ئەفرادی منفەرداوە ناسیویانە کەس گەرەیە سەر نیان ناسیوە نازانن خەڵک کوێیە نەیانزانیوە چەند ساڵ عمریە ساڵ چەنێ لە دایک بووە چەنێ لە زیندانە بووە چە مەبارزە هاتێکی کردە ئیسە خەریکن بە نەف نەزەراتی ئیمڕۆ خۆیان خەریکن دفاع لە فواد دەکەن و تۆت باشاکە لە نێو ئەم ئەحزابا وا بە کۆمەڵە مەربوتە و هەموو ئەمانە ها لە بەرژەوەندی سیاسی و مادی و منافعی ئیمڕۆی ئەو بنیامانە وا جۆرەتر بیرەکەنەوە بە نسبەت ساڵی 1357 ئەوان ئیمڕۆ جۆرەتر بیرەکەنەوە حەزەکەن بەشێکیان بۆ منافعی مادی خۆیان پەرچەم کوردستان بدەن بەدەست فوادەوە بە قەوڵەکەی تۆ پەرجەم پژاک بدەن بەدەست فوادەوە جەماعەتێکیان چۆن کە ئەسلام عەلەیکی لەگەڵ موفتیزا دەکردە ئێژێ ئەسڵن خەریکنێکەنە مەسەبیش متوجهی ئەمە فرسەت تەڵەبیە ئەمە ناحەقیە ئەبێ ئێمە وەکو انقلابیونی واقعیە کە شاهدی زندەی ئەو تاریخینە ئەبێ ئەمە نێڵی ئەمە لەلایە تریشەوە لە فواد ئیسفادا کردێ بۆ شخصیەتگەری دوای خۆی لەکە لە ناو ئەحزابا بوون ئەڵێ فواد بمایێت لە ئیبراهیم عەلیزادە ئاواتر ئەبوو لە عەبەی مۆتەدی ئاواتر ئەبوو کەس نازانێ لە ئەو ڕۆژە وا فواد بەداخەوە گیانی وەخت کرد معلوم نەبوو لە تەحوڵاتی بەعدا چی ئێژێ ئیمڕۆ چی ئەکرد لە ئەم بەلبشەوەی سیاسی لەناو ئەحزابا بۆچی کەسمان نەبوو دەبیر ئەوەڵ کل حزب کۆمونیست ئێران بوو ئیسە بۆچی ئەم وەزعەکە نەتەنیا دانە و دوان بە هەزاران لە نەتیجا ئەو پێشگویانە بە نەزەر من مەسەبین لەباری ئیجتماعی و جامعە شناسانە نین غەڵەتن گشتی ها لە بەرژەوەندی ئەوەکە ئەو بۆچوونانە چه حزب بێت چ تاک بێ بە نەزەر من ها لە بەرژەوەندی مەنافع مادیانە جا ئەگەر وەخت ببێت بنیامە توانی وردی کاتەوە یانێکی مەنافع مادی وا کەسی حەزەکە ئیمڕۆ کافوادی 1358 ناسیۆنالیست بێت بۆ کوردوارکە لە موردی 2 سەعات لە موردی کوردایەتی قسەکە هیچ اعتراضێ ناکە تا وتیان کۆمونیستە فەورەن ئەنگوس بەرزەوێتەوە ئێژن تەوزێ هەم هەست کۆمونیستەکەی ئاوا بە ئەو جۆرا بوو ئەوە من جارەتر ئەوە هینەکەمەوە تکرارەکەمەوە کە ئەرزیابیکردن لە ئەو شخصیەتە گەورە بە نەزەر من تەنیا بە بەرژەوەندیەکانی و سیستمە فکریەکەی و چۆن بیری ئەکردەوە و بە چ شتێ مۆتەقەد بووە و ئەمانە بە نەزەر من لەوە دەست پێ ناکە لە کارە مەیدانیەکان و لە عەمەڵیەکەی و لە ڕابەریەکەیەوە بە نەزەر من دەست پێەکە زۆر سوال بۆ تەوزیحەکانتان یەک دەقە زیاتر وەختمان نەماوە مەجالی پرسیارم نەماوە بە زۆرترە بێ ئەم دیفاعە لە شخصیت و کاراکەری مارکسیستێکی وەکو فوادی مستەفا سوڵتانی بکرێت بەڵام ئەگەر ئەم جەریانانە ئەم شخصیەتانە مادام فوادی مستەفا سوڵتانی خەنە ئەم بە زۆر خەنە ئەم قاڵبی کوردایەتی و پژاکۆمانەوە لانیکەم ئەو نەمونسب وایەن بیا و تای فوادی مستەفا سوڵتانی مارکسیستێکی کورد بوو ئەمانە مطلقا ئەمە ناڵێن زۆر سپاس بۆ تەوزیحەکانتان و بۆ بەشداریتان لەم بەشە لە بەرنامەی ئەوڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا زۆر سپاس بۆ تۆش مانونم بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەو حەوتۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ لە هەر چوهەن ساخی و سڵامەتیتان ئارەزوومانە و شاد و سەرکەوتوو بن.